سپاسی هەمووتان دەکەم کە پشوتان درێژ بوو لەگەڵ بابەتەکە و لە ڕاستیا وەکو باسم کرد ئەو محازەرانەی پێشوو دەبوایە بە کۆرسێکی ینی کۆسیمنارێکی سربەخۆ بکرێن لەمانەی کە ئێستا هەیە. ئەوانەی پێشوو لە ڕاستیا وەکو بڵێ هەمووی لەبارەی مۆراڵەوە بوو کە دەکرێت وەکوتم مۆراڵێکی مشتەرەکە هەر بە گشتی لە بینی مۆراڵی شەرقی و ڕۆژاواییایە بەتابەتی ڕۆژهەڵاتی ناوەڕاست چونکە بڵێن سین و ئەوانە جۆرێکی ترن لە مۆراڵ ئەوانە مۆراڵێکی تریان هەیە بەس ئەوەی کە لەناو جیهانی ئیسلامیایە تا حەدێکی زۆر مۆراڵەکەیان نزیکە لە یەکەوە چونکە ئەو مۆراڵە بەشێکی لە ڕێگەی شریعەتەوە یانین کراوە وەکو بڵێ دامەزراوەوە تێکەڵبووە بە ئاین و وەکو بڵێ مۆراڵەکە وەکو جاری وایە شەرعیەت لە شریعەت وەردەگرێنی لە کاتێکە ئێمە کاتێ مقارانش دەکەین لە بینی مۆراڵەکە و شریعەتە سێر دەکەین نەمانە هەر ئاسان لێک دژن ینی خەڵکەکە بە پێیەوە ناڕواکە لە شریعەتە هەیە بە پێی مۆراڵەکەی عادەت و تەقالیدەکەی خۆی دەڕوە و تەنانەتە و مشەریعەکانیش لە ناو ئیسلامە کە ئەو شریعەتەیان داڕشتووە وەکو مەزەبانەیان داناوە بڵێن ئەوان یەکێک لەو بنەمایانە کە دایان ناوە بۆ تەشریعکردنی قەوانینی شەرعی لە ڕاستیا عورفە ینی ئیمامی شافعی ینی یەکێک لە عینەکان کە هەیەتیەوەیە دەڵێ فتوا بە پێی کات و شوێن دەگۆڕێت و بە پێی عورف دەگۆڕێت بۆ نمونە دەکرێت شتێک حەڵاڵ بێت لەبەرەوە لە عورفێکە ینی باشە بەڵام ئەو شتە حەرام بێت لە عورفێکی ترا لێرەوە شریعەت یعنی ئەوانەی کە بنەمایانەی کە دانراون بۆ حکمی شەرعی و لە ناو ئوسولی فقه هەیە طبعا ئوسولی فقه دانراوە وەکو زانستێک دانراوە و بەپی ئەمە ینی وەکو بڵێ حسابێکی زۆر کراوە بۆ عادەت چونکە عادەت بینیویانەکە وەکو بڵێ بە ئاسانی ئەم عادەتە ناکرێت دەستکاری بکرێت لەبەرەوە لە جیاتیەوەی عادەتەکە دەستکاری بکە ناتون ینی کۆمەڵێ بنەمایان داناوە بۆ ئەوەی ینی قانونێک دەرکەن فتوایەک دەرکەن بەڵام یەکێک لەو بنەمایانە تەبان عورفە لەبەرەوەیە ڕێی جیاوازەیە لەبارەی شتەکانەوە یعنی حکمێکی شەرعی هەیە کە لە کاتێکا خۆی دەبێ حکمی خوایی یەک حکم بێ لە هەموو شوێنێک بکەوە زەمان و مەکانی بۆ نییە یعنی حکومێکی ئەزەلیە بەڵام ئەمە لە ڕاستیا لە شریعەتە تەواو نسبی دەبێتەوە ینی تەنانەت بۆ دوو زەمەنی جیاوازە و حکم شەرعیە مشەریعەکە ئەوەی کە ئیتر بۆی هەیە فتوا بدا دەتوانێت و حکومە دەستکاریکە بەڵام تەبان ئەمە بەپی بنەمایە کۆمەڵە بنەما زەبت کراوە یەکیان گوتم عورفە ینی مۆراڵە و ئەوەی کە من باسم کرد لە پێشووترا بەڕاستی مۆراڵ بووە بۆیە نەشم ویست من بە هیچ شێوێک بچم بەلای مۆزوعی دینە چونکە من هەست دەکەم ئەوەی کە تەحەکوم بە ینی شریعەت دەکا یا مۆراڵە دینیەکە دەکا لە ڕاستیە مۆراڵە کۆمەڵایەتیکەی کۆمەلگاکان واوە مۆراڵەکەیەوە دەکا کە ئەوانەی کە حکمی شەرعی دەردەکەن بە جۆرێکی ئاوای دەرکەن کە مۆراڵەکە دەیخوازی لەبەرەوە هێزەکە لە ناو مۆراڵەکەیە لە ڕاستیە و ئەو مۆراڵەش تا حەدێکی زۆر وەکوتم بە بۆنەیەوە کە موتوربە کراوە بە شریعەت مۆراڵێکی مشتەرەکی دروست کردووە لە بینی ئەو میلەتە موسڵمانانی کە هەن و ئەم مۆراڵە کێشەی ئەوروپا و ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە ڕاستیا کێشەی ئەم دوو مۆراڵەیە ینی کێشەیەکی مۆراڵیە و کاتێ باسی دیموکراسی و نادیموکراسی دەکرێت لاقی بەم مۆراڵەوە هەیە ینی ئەوە چونکە ئەوانەی کە تاکێکە بەو مۆراڵە پەروەردەکراوە دەتوانێت بەو پەیڕەوی لەو دیموکراسیەتە بکا کە ئەوروپا دەیخوازی هەبێت ینی کە لەو مۆراڵە تاک مرکزیەتی هەیە و تاک نازنامەی هەیە نەک خێزان نەک عەشیرەت نەک ئەمانە بەڵام لەناو ئەم مۆراڵەی ئێمە تاک ناسنامەی نییە و ئەمەش وا دەکا کە کێشە گەورەکە لە بینی بەڕاستی ینی کە دەڵێن دیموکراسیکردنی کۆمەلگا و کۆمەلگا ڕۆژ هەڵاتیەکان
ديمقراسی نابن و لەو دۆخە تۆتالیتاریەتە ماون تۆتالیتاریا ماونەتەوە لە ڕاستیا کێشەکە لە مۆراڵایە. یعنی بە جۆرێکی تر ئەم شتانە ئەم جەنگەی بینی ڕۆژ ئاوا و ڕۆژهەڵات بە هیچ شێوەیەک پەیوەندی بە نەتەوەکانەوە. لەبەرەوە من ئەمە ویستم بە تەواوەتی جای کەمەوە. بەڵام لە سەردەمی مۆدێرنا کە دەوڵەت دروست دەکرێت نەتەوە دەگلێنرێت لەم مەسەلەیە و فکرەی نەتەوە تەشویه دەکرێت. ینی وەکو بڵێ مێتر فکرەی نەتەوە ئەو بیرکردنەوە لە نەتەوە دەستکاری دەکرێت وەکو وەربیرکردنەوەیەکی تر کە مۆدێرنیتە دەستکاری دەکات. وەکو بڵێ دەبێ هەموو شتێک جارێکی تر سەر لە نوێ ئینسان خۆی دەستکاری بکاتەوە و فکرەی نەتەوەش دەستکاری دەکرێت لە ڕاستیا. ینی ئەم فکرەیە کێشەی ئێمە لەگەڵ لێرە لەگەڵ جیهانە نەک لەگەڵ هەر بڵین ئەوروپا لەگەڵ ڕۆژاوا لەگەڵ جیهانە. لێرە کێشەی ئێمە دەبێتە کێشەیەکی جیهانی. ینی کێشەی ئێمە لە مەوزوعی مۆراڵە کێشەیەکی ڕۆژهەڵاتیە لە بەرامبەر ڕۆژاوا. ینی مۆراڵەکەی ئێمە مۆراڵێکە کە لە بەرامبەر مۆراڵە ڕۆژاوایەکە ڕادەوەستێت کە ئەمیان وەکوتمەویان تاک مرکزیت وەردەگرێەوە ناسنامەی هەیە ئەمی تر خێزان. ئەمە لای ئێمەش گەر وایە وەکو ناو فارسێک یا عەرەبێک یا تورکێک یا ئەفغانێک چوزانم. تەبەن وەکو بڵێ و شیانەی کە هەیە بۆ ئەوەی دەستکاری ئەمە بکرێت لە ناو میلەتەکانە جیاوازە. ینی لە ناو کوردێکا جیاوازە بۆ نمونە لە ناو عەرەبێک. بەڵام بە شێوەیەکی گشتی دەستکاری نەکراوە. ئەم مۆراڵە نە لێ کۆڕاوەتەوە ینی هەر شتانێگەیە لەبەرەوەی ئێمە دایما لە ئەوروپاوە قیاسێکمان وەرگرتووە ئێمە سێری خۆمانی پێ دەکەینەوە نەمانتوانیوە خۆمان بینین و دایما ئێمە ینی لێ کۆڵەرەکان وا بیریان کردوێتەوە چۆن ئێمە مۆراڵەکەمان وەک ئەوان لێکەین. ینی بیل لە ئەسڵی مۆراڵەکە نەکراوەتەوە کە مۆراڵەکە خۆی لە خۆیان کێشەکەی لەکوایە چۆن دەستکاری بکرێت چی بکرێت بۆ ئەو مۆراڵە. ینی وەکو بڵێ چۆن بۆ نمونە تاک لەژێر ئەو فشارە گەورەی کۆمەڵگا و خێزان و هەموو شتەکانە دەربێنین. ینی بۆ ئەم تاکە بتوانێت توانەکانی بخاتە کار. بە جۆرێک بێت ئەلێرا کێشەکە کێشەیەکی تا حەدێک کێشەی ئێمەش چۆن کێشەی ئێمەیە لە مۆراڵە کێشەی ئەوانی تریشە. بەڵام کێشە نەتەوە یەکەمان کە کێشەیەکی کلتوریە لە ڕاستیا کێشەیەکە لەگەڵ هەموو ئەوانی تران. چۆن کێشەیە لەگەڵ عەرەبێک و فارسێک و تورکێک و ئەوانەی کە کورد بەسەریانە دابشکراوە بامان شێوە کێشەیەکە لەگەڵ ئەڵمانێک و فەڕەنسیەک و سوێدیەک و فلانیەکە و ئەم کێشەیەکەی دەردەکەوێت لە لای کوردانی تاراوگە دەردەکەوێت. ئەو کاتێک کە ئەو تۆ پێت دەڵێ عێراقیت ئەو کاتێک کە ئەو ناتوانێت تێبگا لەوەی کە تۆ کوردیت و ئەو کاتێک کە ئەو ڕازیە بەوەی کە تۆ دەڵێ من کوردم بەڵام ئەو بە عەرەب پێناسەت بکاتەوە عەرەبی عێراقیانی کە وتت عێراقیم ینی عەرەبم. بۆچی چونکە ئەو نەتەوەیی کە عێراق پێناسە دەکات عەرەبە. ینی ناسنامە نەتەوەیەکەی عێراق عەرەبیە. نازنامە نەتەوەیەکەی سووریا عەرەبیە. لەبەرەوە کاتێت دەڵێ من سووریم لە هەمان کاتە تۆ وتوتە عەرەبم. ینی سەربەر بۆ ناسیۆنالیزمەم کە لەکێنراوە بەم دەوڵەتە. وە کاتێک کە تۆ دەڵێ من خەڵکی تورکیاییم بۆ نمونە تۆ لە هەر تورکیا جارێ ناوەکەی هەر خۆی ناوی ناسیۆنالیزمەکەشی هەڵگرتووە. ینی دەوڵەتەکەمان ناوی ناسیۆنالیزمەکەی هەیە. سووریا دەوڵەتەکە ناوی نەتەوەکەی هەڵ نەگرتووە عێراق ناوی نەتەوەکەی هەڵ نەگرتووە ئێران هەڵی نەگرتووە بەڵام تورکیا ناوی نەتەوەکەی هەڵگرتووە. و کاتێک تۆ دەڵێ من بۆ نمونە تورکیاییم ینی تۆ تورکیت و تورکیایی ینی ئەمەیان تۆزێک گونجاو نییە ناوترێ دەبێ بڵێ خەڵکی تورکیا بەڵام مەڵێ عێراقیم تورکیم بۆ نمونە بە عەرەبی ئەگەر بڵێ من تورکیم ینی چۆن دەڵێ عێراقیم ئەڵێ تورکیم کە وتت تورکیم ینی تورکم. و ئەلێرا تۆ لەویاد دەبینی کە کاتێک تۆ بەر ئەوانی تری ئەوروپی دەکەوی
سێر دەکەی وەکو وایە بەر عەرەبێک بکەوی بەر تورکێک بکەوی بەر ئەوانی تر بکەوی کە تۆیان بەسەرا دابەش کراوە بۆچی چونکە ئەمانیش و ئەوانیش هەردووکیان ناتوانن بتبینن وەک ئەوەی کە تۆ سەر بە نەتەوەیەکی و ناسنامەی نەتەوەیەکە هەڵگرتووە و ئە لێرەوە کێشەکە دروست دەبێت بەس ئایا ئەم کێشەی ئێمە لەکوێوەیە بۆچی ئێمە لە کێشاین بۆچی ئەوانی تر لە کێشانی ئێستا لە ڕاستیە فەڵەستین کێشەی نییە کێشەی نەتەوەی نییە ینی کێشەی فەڵەستینیەکان کێشەی نەتەوە نییە کێشەی فەڵەستین هەر کێشەیە کاس دەکەم ینی وەکو بڵێ فەڵەستین کێشەی جەنگێکە کە لە ئەسڵی ڕەپی فەڵەستینی فەڵەستینیەکان نیە ینی و فەڵەستینەکان بۆ ئەوەی کە بە ئارامی بژین پێویستیان بەم جەنگە نیە بەڵام بەبوونەی ئیسرائیلیەوە فەڵەستین بۆتە زۆنێک بۆتە شوێنێک کە ئەگەر ئیسرائیل عیبارەت بێ لە نمونەی ئەو مۆراڵە ئەوروپیە لە ناو جەرگەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە کە مۆراڵێکی تری هەیە هەر لەوێشەوەیە دەڵێن ئیسرائیل تەنها ئیسرائیل لە ناو دەوڵەتەکانە دیموکراسیە ئەمە لە ڕاستیە بەرامبەرێکی مۆراڵی دەوێت چونکە ئەوە مۆراڵێکە ئەوەی لە ئیسرائیل هەیە مۆراڵە ئەوروپیەکەی وە جەنگەکەش لە ڕاستیە جەنگی دوو مۆراڵە یعنی ئەمە عیلاقەی بە دینەوە نییە بەس دین بەکار دێنێ بۆ جەنگە مۆراڵیەکە لە ڕاستیە و جەنگی دوو مۆراڵە و جەنگی ئەم دوو مۆراڵە چڕ بۆتەوە لەو شوێنە بەڵام ئەم جەنگە کێ دەیکا لە ڕێگەی فەڵەستینەوە ئەوانەی سەر بە مۆراڵەکەی ترن دەیکەن لەگەڵ کێ لەگەڵ ئیسرائیل نا لەگەڵ لە ڕێگەی ئیسرائیلەوە لەگەڵ مۆراڵە ئەوروپیەکە دەکرێت و لەبەرەوە ئیسرائیل و فەڵەستین وەکو بڵێ خاڵی ئەو خاڵەی بەریەککەوتنی ئەو دوو مۆراڵە ئەمە کێشەی مۆراڵە ینی لێرە وە کێشەی نەتەوە نییە بۆچی کێشەی نەتەوە نییە چونکە عەرەب ناسنامە نەتەوەیەکەی دان پیانراوە ینی فەڵەستینیەک کە دەڵێی پێی دەڵێی چی پێی ئەڵێ من عەرەبم بەس عەرەب لە مێشکی ئەوروپیەکە بە 22 دەوڵەت پێناسە کراوە یعنی 22 دەوڵەت هەیە کە ئەوە دەسەلمێنن عەرەب نەتەوەیە و نازنامەیەکی نەتەوەی هەیە و نازنامەکەی نازنامەیەکە کە ئەوانی تر دەیبینن و دانی پیادەنێن ئەوە ئەگەر مەوزوعەکە ئەوە بێ بۆ نمونە دەکرێت فەڵەستین بچێتە ناو دەوڵەتی ئەردەنەوە یەکێک لەو دەوڵەتان چونکە ناسیۆنالیزمەکەیان یەکە یعنی ئەوان عەرەبن و ئەمانیش عەرەبن و هیچ لە مۆزۆی ناسیۆنالیزمەکە ناگۆڕێ ئەمە دوو قەومی جیاواز نین دوو نەتەوەی جیاواز نین لەبەرەوە زۆر یعنی وەکو بەربەستی نەتەوە لە بینی بۆ نمونە میسریەکان و فەڵەستینیەکانە نییە چونکە ئەوان خۆیان وەک عەرەب پێناسە کردوێتەوە میسری ئەگەر عەرەبیش نەبێ خۆی وەکو عەرەب پێناسە کردوێتەوە لە دنیا خۆی وەکو عەرەب پێناسە کردوێتەوە نییە کە سەپێندا بێ بەسەریا کە بە عەرەب وەکو عەرەبێک پێناسە بکرێ و ئەمە دەکرێت بۆ نمونە بچێتە ناو ئەو چوارچێوەی دەوڵەتەکانی ترەوە 22 دەوڵەت بۆ یەک ناسیۆنالیزم لە هەموو دنیا هیچ نەتەوەیەک نییە 22 دەوڵەت پێناسەی بکەن هیچ ناسیۆنالیزمێک نییە 22 دەوڵەتی هەبێت هیچ ناسیۆنالیزمێک نییە تەنانەت 15 دەوڵەتیشی هەبێت باشە یعنی ناسیۆنالیزمی عەرەبی زۆرترین دەوڵەتی هەیە و ئێستا ینی دەیەوێ بیکە بۆ نمونە 23 بەس لە ڕاستیا من هەز دەکەم ئەسڵەن ویستێک نییە بۆ بە 23 کردن ینی چونکە ئەو کاتە ینی کێشەیە گەیەن نامێنێ ئەو جەنگە مۆراڵیە لە شوێنێکا دەوەستێت لەبەرەوە تۆ بیکەی بە 22 یا بیکەی بە 23 فەرقی نییە ینی بۆ نمونە بە ئەوەی کە پێی ئەو ناوچەی غەزەکە هەیە با بۆ نمونە وەکو من هین دەڵێ ماوە وەکو گریمانەیەک با ببێتە هەرێمێکی سەر بە میسر یا بە ئەردەن و ئۆتۆنۆمی خۆی هەبێت و لە کاتێکا ئەمە فەڵەستین هیچ کێشەیەکی نییە وەکو کورد نییە کە ئۆتۆنۆمیەکەشی پێڕەوان نابینن و لە ناو دەوڵەتێکایە کە بە
نەتەوەیەک پێناسەکراوە کە خۆی نییە، ینی کە نەتەوەیەکی عەرەبیە، یعنی بە ناچاری مادام بەو نەتەوەی پێناسەکراوە تۆ دەبێ عەرەب بیت. بەڵام فەڵەستینیە کە دەچێتە ناو بۆ نمونە ئەردەنەوەوە دەبێتە هەرێمێک لە وڵاتە، ئەو پێویستی بەوە نییە کە چونکە خۆی عەرەبە، ینی ناسیۆنالیزمی ئەردەنیش عەرەبیەوە هەر عەرەبەوە ئەو کێشەی نییە، ینی ئەوە نییە کە ناسنامەیەکی نەتەوەی غەیری خۆی بەسەریا بسەپێندێت. وە کاتێک لێرەوە سێر بکەینەوە کاتت دەبینین بەڕاستی ینی ئەم کێشەیە شتێکی ترە. و من ئەمە بۆیە درێژەی پێدەدەم تەنانەت لێ کۆڵەرە ینی باشەکانیشمان. ئێستا کەسێکی وەکو دکتۆر عەباسی وەلی کە من بە لێ کۆڵەرێکی ینی لای من بەڕاستی یەکێکە لە ئەگەر باشترین لێ کۆڵەر نەبێت لە بابەتی لەم بابەتانە، ینی یەکێکە لە باشترینیان، زۆر بە ئاسایی ینی ئەو دەتوانێت بڵێ کێشەی فەڵەستین و کێشەی کورد دەمان کێشەیە. بەڵام لە ڕاستیە ئامان کێشە نیە. بۆچی؟ چونکە کورد ناسیۆنالیزمە ینی نەتەوەکەی دانکیانراو نییە، نەتەوەکەی، بەڵام نەتەوە وجودی نەتەوەی فەڵەستینیە کە عەرەبیە پێناسە کراوە، ڕەسمیە، دانپیانراوە، شەرعیەتی هەیە و لەوێشەوەیە کە ئەوان نوێنەریان هەیە لە ئومەمی متحیدە و شتانێکگەیە ئەمانە بۆیان هەیە، بۆچی؟ چونکە ناسیۆنالیزمەکەیان ڕەسمیە و هیچ لەو مەوزوعە ناگۆڕێت کە ئەمە لە چونکە یەک ناسیۆنالیزمە بچێتە ناو چوارچەوەی یەکێک لە دەوڵەتەکە عەرەبیەکان کە ئەمان ناسیۆنالیزمی هەیە. بەڵام کورد دەوڵەتێکی کوردی نییە کە ئەو دەوڵەتە کورد وەکو نەتەوە پێناسە بکاتەوە و وەکو نەتەوە لە ڕێگەی ئەم دەوڵەتەوە دان بە بوونیا بندێ و ناسنامەکەی قبول بکرێ وەک ناسنامەیەکی نەتەوەی، تاوەکو بۆ نمونە بڵین با پارچەکانی تریش لەگەڵ ئەو دەوڵەتە ببنە هەرێمێک و ینی یەک بگرنەوە. اینجا جگەل لەوە عەرەب خۆی باز لەوە دەکات کە ئیستیعمار کردوێتی بە 22 دەوڵەت، کەچی ئەو بیر لەوە ناکاتەوە کە فەڵەستین بێنە بۆی نەبێ بە 23 دەوڵەت بیکاتە هەرێمێک لە هەرێمەکانی یەکێک لەو دەوڵەتانی کە دراوسەیەتی، و بیر لەوە دەکاتەوە کە بیکات بە 23 دەوڵەت و دواییش بڵێ ئیستیعمارێمەی پارچە پارچە کردو. و ئەمە لە ڕاستیە ینی وەکو بڵێ من تەبەن ئەمە ئەم باسە دەکەم ینی ئەگەر پێش ئەو کارەساتەی غەزەش وایە کە من بە کارەساتی دەزانم کە هەست دەکەم کارەساتێکی ئینسانیە و جەنگ دروستی کرد و جەنگ هەمیشە کارەسات دروست دەکا، ینی جەنگەوانەش پێوە دەبن کە بەڕاستی لە ناو جەنگەکانین و لێرەوە کارەساتە. بەڵام ئەمەی کە من دێڵم عیلاقەی بەم بابەتەوە نییە و مەوزوعی فەڵەستین من لێرەوە باسی ناکەم کە ئێستا بابەتێکە و جەنگی غەزە هەیە و نازانم چی هەیە و ئەوەی کە ئێستا لە ئارایە. من لێرەوە باسی دەکەم بەلەوە هەردا بنێ ئەمە ئەستان ئەم کێشەیە نییە، ئەم جەنگە نییە، بەڵام ئەم کێشەیە چۆنە لە بناغ؟ ئایا کێشەی فەڵەستین کێشەی کوردیە کێشەیە و بە دڵنیاییەوەی کێشە نیە و ئەمە گرنگە ئێمە بیزانین ینی ئەی کەواتە کێشەکەی ئێمە چییە و لەکوێوە ئێمە کێشەمان هەیە و تاکەینێک شەبیهەیە کە بۆ ئێمە هەیە لە لای باحثەکان فەڵەستینە، وەڵام فەڵەستینیش کێشەکەی وەکو ئێمە نییە. ئەی کێشەکەی ئێمە چییە؟ من ئەمە حەز دەکەم بکەمە پرسیارێک بۆ ئەوەی ڕێگە خۆش بکەین بۆ ئەوەی من هەوڵ بدەم ئەو لە ڕاستی ئەو بەدواداچوونەی بۆ منەتەوە کردومە و باسی بکەم وەجگەل لەوەش لە ڕێگەی ئەو وێنایی کە بۆ نەتەوە هەیە ئەو پێناسەی بۆ نەتەوە هەیە لە ناو دنیا کە باوە پێناسەیەکی باوە و ئەمەش باس بکەین. بیرکردنەوەی کەسێک لە تاراوگەل لەبارەی کوردبوونیەوە لەبارەیەوە کە سەر بە نەتەوەیەکە چۆنە و کاتێک بەر ئەو شتانەی دەور و بەر دەکەوێت ئایا دەزانێت لەکوێوە ینی بەری دەکەوێت و لەکوێوە وەکو بڵێ
بەرامبەر ئەو ڕەوایەتی لێ دەسێنێتەوە کە وەک کورد پێناسەی خۆی بکا بۆ ئەوی تریان. کێشەی ئێمە چییە؟ تەبان کێشەی ئێمە من جاری وایە کە ئاوا وەکو کێشەیەکی تایبەت باسی دەکەم، هەز دەکەم تێگەیشتێکی خراپ بۆ ئەمە هەیە کە وەکو کێشەیەکی تایبەت باسی دەکەم. ینی وا تەسەوەر دەکرێت کە من دەڵێم کورد زۆر زۆر مهمە، کورد شتێکی ناوازەیە، کورد شتێکە لەوانی تر جیاوازە و شتێکی گەورەترە لەوانی تر. بەس لە ڕاستیە کاتێک کە من دەڵێم ئەم کێشەیەکی ینی کێشەیە کە تەنایی کووردە، ینی فەڵەستینیەک ئەم کێشەیە نییە، ئازەربایجانیەکی ناو ئێران ئەم کێشەیە نییە و فلانێکی ناو فلان نەتەوە ئەم کێشەی نییە، ئەلێرەوە من دەڵێم کێشەکە تایبەتە. و تایبەتمەندی کێشەکە دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە کورد لە خۆیان نەتەوە چۆن پێناسە دەکات. ئەی لە دنیاە نەتەوە چۆن پێناسە دەکرێت. بۆ نمونە لای تورکێک وێنای نەتەوە، لای عەرەبێک، لای فارسێک، لای ئینگلیزێک، لای فەڕەنسیەک، لای ئەڵمانێک، ئەم وێنانە هەمان وێنەیە لە لای ئەوان. ینی وێنای نەتەوە هیچ جیاوازیەکی نییە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لەگەڵ ڕۆژاوا. و ئەو وێنایی کە عەرەبێک بۆ نەتەوەکە هەیەی بۆ خۆی هەیەی وەک نەتەوە، ڕێک هەمان وێنایە کە فەڕەنسیەک بۆ نەتەوە هەیەی. و ئەم وێنایەیە عەسڵەن دەوڵەتەکانی لەسەر دروست بووە. وەگەر باتایە و عەرەب، تورک، فارس، ئەفغانی، ئەوەی کە پاکستانی، ئەوەی کە دەوڵەتی هەیە، ئەم وێنایی قبول نەکردایە بۆنەتەوە و ئەم پێناسەیە قبول نەکردایە بۆنەتەوە، نەچوایەتە ناو چوارچێوەی ئەو پێناسەوە کە فەڕەنسیەکان بۆنەتەوە کردیان یا ئەوروپیەکان بۆنەتەوە کردیان، ممکن نەبوو دەوڵەتیان بۆ دروست ینی بکرێت. چکە ئەو دەوڵەتانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە هەن، ئەوانی تر دروستیان کردن. و یەکێک لە مەبحەسەکانی ناسیۆنالیزم کە ینی کێشە دروست دەکا ئەوەیە کە باشە ئێمە چۆن مامەڵە لەگەڵ ئەو ناسیۆنالیزمە بکەین کە دەوڵەتەکانی لەلایەن هێزە چارە نووسازەکانەوە یا هێزە ئیستیعماریەکانەوە، کۆلۆنیالیستەکانەوە دروست کراوە. ئایا ئەمەی کە ئەوان دروستیان کردووە لەگەڵ ئەوەی کە ئەوان خۆیان هەیانە یەکە؟ ئێمە دەتوانین بە ئەمان وەکوەمان ناسیۆنالیزم سەیری کەین کە نەتەوە دروستەکە؟ ئەمە یەکێکە لەو پرسیارانە، بەڵام ئەمە هیچ لە وێنایی نەتەوە ناگۆڕێ لەلای ئەوان. و ئەوان کە ڕازی بوون ئەو دەوڵەت نەتەوە پێناسەی بکە و هەر نەتەوەیەک دەوڵەتی نەبێ، هەر نەتەوە نییە وەکی ئیتنی دەمێنێتەوە و ناسنامەیەکی سیاسی نییە و نازنامەیەک نییە کە لە نێوان وڵاتەکانە تۆ لە وڵاتێکەوە دەچی بۆ وڵاتێکی تر تۆ خۆتی پێ بناسیێنی وەک ئەوەی کە سەر بە نەتەوەکەی خۆتی. کاتێک کە ڕازیبوون لەسەر ئەمە دروست دەبێت لەلایەن ئەوانی ئەمانەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە، ینی ئەوانیش کەوتونەتە ناو ئەمان تەسەورەوە بۆنەتەوە. و ئەوان وەکو وابێ کێشەیان لەگەڵ ئەو تەسەورە بۆنەتەوە نەبێ و لای ئەوان ئەوە کێشە نەبێ کە ئیتنیەک بەرز بکرێتەوە و هێزی دەوڵەت بچێتە پشتی و ئەم ئیتنیە بکرێ بەنەتەوە و ئەوانی تر دابەزێنرە، ینی نازنامەکەیان نەفی بکرێتەوە. ڕازی بوون بەمەی کە ئیتنی سەردەست و ئیتنی ژێردەست هەبێت و ئەم سەر و خوارە هەبێت. ئیتر ئەو ئیتنیانە هی نەتەوەیەک بن یا هی کۆمەڵێک نەتەوەی جیاواز بن. و هەموو ئەوانەی دەوڵەتیان هەیە بە ئیتنیە ژێردەستەکان و ئیتنیە سەردەستەکانیشەوە، هەر هەموویان ڕازی بوون بەو پێناسەیە بۆنەتەوە. و ئەوانش کە ناسنامە ئیتنیەکەیان بەرز نەبووەتەوە بۆ ناسنامەی نەتەوە و هیچ ڕەوایەتیەک و ڕەسمیەتێکی نییە
والدەوڵەت دەتوانێت بە کەیفی خۆی سەرکوتیان کال ئەگەر بێت و ناسنامەکەیان بیانەوێت بەرزکەنەوە بۆ ئاستی ناسنامەی سەروەر و ڕەوایەتی هەبێت کە سەرکوتیان کە و ئەمانە بە ژێردەستە و بندەستەوە یانی ئیتنی سەردەست و ئیتنی ژێردەستەوە ڕازی بوون بەوەی کە ئاوا بن کە ئێستا هەن و ئێستاش شانازی بەوەوە دەکەن کە هەن تەنانەت ئیتنیە بندەستەکان شانازی بەوەوە دەکەن کە ئەم دەوڵەتەیان هەیە کە بە نازنامەی ئیتنیەکی ترەوە ئەوان هەن بۆ نمونە ئازەریەک شانازی بە ئێرانی بوونی خۆیەوە دەکا لە کاتێکا ئەم وەکو فارسێک لە ناو ئێرانە هەیە و ئەمە ڕێککەوتنیەکە ینی ڕێککەوتنێکی ژێردەستەکان و بندەستەکانە و هەردووکیان ڕازی بوون دەوڵەت بە پێی ئەو سیستەمە هەبێ کە دەوڵەتی مۆدێرنە و ئەوەی ڕازی نەبوو بەمە کورد بوو و کورد وێنایی بۆ نەتەوە لەبەر ئەوە شتێکی تر بوو هەر لە عەبدوڵڵا جەودەت و ڕۆشنگەرە کوردەکانی ینی مۆدێرنیستە کوردەکانی سەردەمی بەر لە دروستبوونی دەوڵەتی تورکیا ئەو تەسەورەی کە ئەوان بۆ نەتەوەیان هەبوو جیاواز بوو لەو تەسەورە مۆدێرنەکە بۆ نەتەوە هەیە و یەک لەوان لەو کوردانە کە فعلەن تەسەورەکە یامان تەسەور بوو کە وێنابوو کە هەیە بۆ نەتەوە و خۆشی دامەزرێنەری ینی ئەو ناسنامەیە بوو بۆ تورک محەممەد زیا بوو بەڵام ئەم ئیشی کرد لەسەر ئەوەی کە تورکیەکە ئیتنیەکی تورکی بەرز کاتەوە ئیتنیەکی تورکی نەک ئیتنیە تورکیەکان و ئیتنیەکی تورکی بەرز کاتەوە کە ناسنامەی نەتەوەی تورک هەڵگرێ و ئیتنیە تورکیەکانی تر و ئیتنیە غەیرە تورکیەکانی تر سەرکوت بکات لەبەرەوە تورکیا کە ئیتنیەکی جیاوازە لەو ئیتنیە کە ئەو ئیتنیە لە ڕاستیا ئیتنیە کە وەکو بڵێ هەجینە ینی ئیتنیەکانی تریش تاکو تورکی ترن ئەگەر حساب بکەی لەو ئیتنیە هەجینەی کە ناسنامەکەی بەرز کردوێتەوە ینی تورکمەن بۆ نمونە ئەو تورکمەنی ئێران کە کولتورێکی خۆیان هەیە و نووسینی خۆیان هەیە بە ئیملای عەرەبی و ئەمە ئەم تورکمەنە ئەگەر لە ناو تورکیا بێ بیەوێت بەم زمان و هینەی خۆیەوە بنووسێ چۆن لە کوردی قەدەغە دەکا ئەو بە ئیتنیەکەی خۆی و زمانە ئیتنیەکەی خۆی بنووسێ یا بخوێنێ یا ئەدەبیاتەکەی یا خوێن و نووسینەکەی بکە بە ئەمان شێوە لە تورکمەنەکەشی قەدەغە دەکا ینی لێرە کێشەکە لە ڕاستیا هەر لەگەڵ ئیتنیە ناتورکیەکانە نییە بۆ نمونەگەر تورکیا وەرگرین لەگەڵ ئیتنیە تورکیەکانی تریشایە کە کولتورێکی ژیایان هەیە لەم ئیتنیەی تر ینی لێرە ئیتنیەکی تورکی ئیتنیە تورکیەکانی تر سەرکوت دەکات لەبەرەوە ئەوەی بە ناوی تورکەوە نازنامەی تورکی هەڵگرتووە لە ڕاستیا یەکێکە لە ئیتنیەکان و هەر ئیتنیەکی تورکی تر لە سنووری لە چوارچێوەی سنووری سیاسی تورکیا بێت بە ناچاری دەبێ واز لە شێوازە زمانیەکەی خۆی بێنێ و واز لە کولتورەکەی خۆی بێنێ واز لە گۆرانیەکانی خۆی بێنێ واز لە ئەدەبیاتەکەی خۆی بێنێ واز لە ئیملاکەی خۆی بێنێ بۆ ئەو ئیتنیە تورکیە سەردەستەکان نازنامەکەی کراوە بە نازنامەی نەتەوە لەبەر ئەوە کێشەی ینی کورد ناتوانێ وێنای نەتەوە وا بکە ناتوانێ ئەمە قبول کا بۆ نمونە کۆمەڵە ئیتنیە و یەکێ لە ئیتنیە کوردیەکان وە کولتورەکەی زمانەکەی بەرز بکرێتەوە بۆ زمان و کولتوری نەتەوە و ئەوانی تر بخرێنە خوارەوە و سەرکوت بکرێن لەوەی کە
نووسینیان نەبێ یا هەر شتێکی تریان نەبێ یا بیان نەبێ سیستەمێکی پەروەردەیی خۆیان نەبێ یا یعنی ئازادی بە کورتی ئازادی کولتوریان هەبێ. چونکە ئێمە باسی ئەومان کرد کە کولتورەکان لە ڕاستیا هی ئیتنیەکانن و هەر نەتەوەیەک چەند ئیتنی هەبێ ئەوەندە کولتوری ڕەنگاوڕەنگی هەیە و کولتورەکان ئێستا بۆ نمونە کولتورە کوردیەکان کرمانجی کولتورێکە، هەورامی کولتورێکە، سۆرانی کولتورێکە، لۆڕی کولتورێکە، ئەمانە کۆمەڵێ کولتوری جیاجیان لە ڕاستیان و هەموو ئەم کولتورانە کوردین، ینی وا پێ وەکو نەتەوەکە پێناسەی خۆیان دەکەنەوە، نەگەر بەو نەتەوەیە پێناسەی خۆیان دەکەنەوە لە ڕێگەی ئەوەوە کە کولتوری ئیتنیەکەی تر دەچێتە ناو نازنامە نەتەوەیەکەوە ئەمی تر ئەوی چۆن ئەوەی خۆی بە کوردی دەزانێ ئەوی تریش بە کوردی دەزانێ. یعنی بۆ نمونە منێکی هەورامی چۆن شارەکانی مەولەوی، شارەکانی خانای قوبادی بە کوردی دەزانم، بە ئەمان شێوە شارەکانی ئەحمەدی خانی و مەلای جەزیری لەو لاوە بابەتایری لۆڕی و لەم لاوە نالی و مەحوی بە کوردی دەزانم و بەیی خۆمی دەزانم. کاتێ من وەکو تاکێکی نەتەوەیم چەند مەولەویهی منە ئەوەندەش نالی و مەحوی و ئەوەندە جەزیری و خانی و ئەوەندە بابەتایری منە و ئێمە لە ناو ناسنامە نەتەوەیەکە دەتوانین خاوەنداریەتی لە کولتورەکانی یەکتر بکەین. یعنی هەورامیەک دەتوانێت لە ڕێگەی ناسنامە نەتەوەیەکەوە خاوەنداریەتی لە کولتورە کرمانجیەکە بکە. من بۆ نمونە چۆن سیاچەمانە بە کوردی دەزانم، بە هونەرێکی کوردی دەزانم، بامان شێوە حەیرانیش یاچوزانم ئەوەی کە لە بەشەکانی ترا لە ناو ئیتنیەکانی ترا هەیە ئەوەش بە کوردی دەزانم، ئەوەش بەی خۆم دەزانم کە گوێی لێ دەگرم ئەس دەکەم گوێ لە خۆم دەگرم، گوێ لە شتێک دەگرم کە هی خۆمە کە کوردیە. ئەسەن کوردی بوون کۆبوونەوەی ئەمانەیە ئەم کولتورانەیە پێکەوە کە لە ڕێگەی لە ئەم کۆبوونەوەیە هەر تاکێکی ئیتنی دەتوانێت خاوەن وەکو تاکێکی نەتەوەیی خاوەنداریەتی لە کولتورەکەی ئەوی ئیتنیەکەی تر بکە و ئەمە جوانترین پەیوەندی نێوان ئیتنیەکانە و دەوڵەمەنی کولتوری کوردی کە ئەوانی تر بەردەوام لێی دەبن ئەلێرایە کە وێنایەکی بۆ نەتەوە هەیە و ئەم وێنایی کە بۆ نەتەوە هەیەتی تەواو و جیاوازە لە وێنایەی تر و ئەو نازنامەیە یا ئەو بنەمایی کە لەسەری نەتەوەدا دەمەزرێ و ئەو لۆجیکەی کە ئەو سیستەمەی بۆ پەیوەندی نێوان ئیتنیەکان هەیە، ئەم سیستەمە لەگەڵ ئەو سیستەمەی کە بۆ پەیوەندی نێوان ئیتنیەکان هەیە لە وێنە کوردیەکە بۆنەتەوە تەواو جیاوازە. بۆچی؟ چونکە ئیتنیە کوردیەکان یعنی ئێستا لە بەرامبەر نەتەوە ئیتنیەکانی نەتەوەیەک یەکسان نین، ئیتنیەکیان بەرزە پاشایە ئەوانی تریش خوڵامن، ئیتنیەکیان سەروەرە ئەوان لە ژێرەوەن، ئیتنیەکیان ئاغایە ئەمیش ڕەعیەتە و ئەم ڕەعیەتە دەبێ بەردەوام شوێن ئەوەی ئاغاکە بکەوێ و دەبێ بە ناچاری کولتوری ئاغاکەش وەرگرێنی و ئەوەشی کە ئیشی پێدەکات کولتوری ئاغاکەیە، چونکە کولتورەکەی خۆی کولتوری ڕەعیەت و چوزانم شتی یاوە هینە چینی خوارەوەیە، لەبەرەوە لە فەزانەتەوەیەکە نابێ بەو یعنی کولتورەی خۆی بچێتە ناو فەزانەتەوەیەکەوە و ئەو بۆی نییە بەو کولتورەی خۆیەوە بکەوێتە ناو لە فەزانەتەوەیەکە بکەوێتە پەیوەندی لەگەڵ ئیتنیەکانی ترە و هەر یەکە لە حدودی ئیتنیەکەی خۆیان جاری وایە ئیتنیەکە شتێ دەپەڕێنێ بۆی زەختی ئیتنیە سەردەستەکەەوە تەنها لە ماڵەوە کولتورەکە دەمێنێتەوە و ئەمە سیاسەتی نەتەوەیە لە
فكرة مۆدێرنەکەی نەتەوە ئەو نەتەوەی کە دروست کرا و ئەو نەتەوەی کە دروست کرا ئەسڵەن یعنی لە پێناو خۆیان دروست نەکرا، نەتەوە لە پێناو دەوڵەتا دروست کرا و نەتەوە کرا بە قوربانی بۆ دەوڵەت، یعنی دەوڵەت ویستی نەتەوە ئاوا تعریف بکرێت. لەبەر ئەوەی لە ڕاستیە زیانی گەورەی بەرکەوتووە لە سەردەمی مۆدێرنان نەتەوەکانن. جا لەوە لە هەمووی خۆشتر ئەوەیە کە دەوڵەتەکە ناونراوە دەوڵەتی نەتەوە، یعنی کە دەوڵەتێکە جیاوا خۆی جیا دەکاتەوە بەوەی کە دەوڵەتی نەتەوەیە لە دەوڵەتی بنەماڵەکە، بەڵام بنەماڵەی پاشاکانی پێشوویانی. لە کاتێکە ئەمە وەکو وایە ینی توزانم تۆ نەتەوە دەکوژی و دێنی بە ناوی ئەوەوە، ینی نەتەوە دەکەیتە قوربانی دەوڵەت دواتر بۆ ئەوە نەزانێکە نەتەوە کردووە بە قوربانی کوشتوتە ناوەکەی دەلکێنی بە دەوڵەتەوە و دەیکەی بە ناسنامە بە دەوڵەتەکە. و ئەمە کوشتنی نەتەوەیە و لە ڕێگەیەوە تەقدیسکردنیەتی، ینی بۆ ئەوەی کوشتنەکەی بشارینەوە ئێمە نەتەوە تەقدیس دەکەین، ئەوەی تەقدیسیشی دەکەین نەتەوە ئێتنیەکە، نانێ ئێتنیەکە بە ناوی نەتەوە. ئەی کورد ئەمەی قوبوڵ نییە، وە کورد ئێتنیە کوردیەکان لە بەرامبەر نەتەوە هەموویان یەکسانن، هیچ ئێتنیەک نەتەوەی تر نییە لە ئێتنیەکی تر و هیچ ئێتنیەک نەتەوەی نابێتەوە کە ئەوانی تر نەیاڵێ نەتەوەی ببنەوە، ینی سەر و خوارد دروست بێ ئەمەیانی تر ببێ بە نەتەوە ئەوانی تر ئێتنیەکانی ئەو نەتەوەیە. یعنی هیچ ئێتنیەک ئامادە نییە خۆی بکات بە نەتەوە و ئەوانی تر بکات بە ئێتنیەکانی خۆی، و هیچ ئێتنیەکی ڕازی نییە کە ئێتنیەکی تری کوردی خۆی بکات بە نەتەوە و ئەم ببێتە ئێتنی ئەو ئێتنیە بە ناوی نەتەوەوە. و ئەمە لە ڕاستیان ڕێگە ڕاستەکەی و ئەوەی کە نەتەوەی نەکوشت کورد بوو و فعلەن کورد ئەگەر بە شتێک پێناسەی بکەین دەبێ بە کورد بەوە پێناسە بکەین کە نەتەوە پارێزە و لە بەرامبەر قەت و عامکردنی نەتەوەکانە ئەم نەتەوەیەکە کە ئامادە نەبوو، یعنی ڕازی نەبوو بەو قەت و عامە کە بۆ نەتەوەکان کرا و لەبەرەوە کە ڕازی نەبوو و بەرامبەری بوویەوە ئەم خۆی قەت و عام کرا، یعنی کورد بوو بە قوربانی بۆ ئەوەی نەتەوە بمێنێت و لەناو خۆیان نەتەوە بە مەعنا ڕاستەقینەکەی بپارێزێ و نەتەوە نەکات بە قوربانی بۆ دەوڵەت و دواتر بە ناوی نەتەوەوە ئێتنیەک بەرز کاتەوە و ئەوانی تر بکاتە ژێردەستی ئێتنیە. بەڵام کێشەی ئێمە ئەوەیە وە کێشەی لەو کۆڵەرەکانیشمان، ینی ئەوانەی کە باسی نەتەوەمان بۆ دەکەن و کورد وا پێناسە دەکەنەوە کە کورد شکستی هێناوە لەوەی کە نەتەوە دروستکە. کورد هەر نایەوێ نەتەوە دروستکە، چونکە نەتەوەیە، نەتەوەی ینی چی نەتەوە دروستکە و نەتەوە بەو پێناسەیە کە من لە ڕاستیا هەر لە کورد خۆی هەڵمێنجاوە، ئەو پەیوەندیە کۆبوونەوەی ئەو ئێتنیانەیە لە کۆیەکی گشتیتر لە خۆیان کە نەتەوەیە، بەڵام ئەم نەتەوەیە بە هیچ شێوەیەک نەفی ئێتنیەکان ناکا و ئەم نەتەوەیە شتێک نییە کە لە سەرووی ئێتنیەکانەوە بێ، ئەم نەتەوەیە شتێکە لە ناو هەموو ئێتنیەکانە و ئێتنیەکان وا لێ دەکات زیاتر خۆیان بن، زیاتر ئۆتۆنۆم بن و ئەمە لە پێشی 13 ساڵێک لەمەوبەر ئەمە بە میتافەیەک ینی نیشاندا، ئەویش ئەوەی وەکۆەوەی کە
چرایەکە دەبێ کە کۆمەڵێ شوشێ ڕەنگا و ڕەنگی تیابێ ئەم شوشە ڕەنگا و ڕەنگانە ئێتنیەکانن و ئەم شوشەیە لە ناو تاریکیەکە دانراوە و سەرچاوەیەکی ڕووناکی کە ڕەنگیش ڕەنگێک لەو ڕەنگانەی نییە کە هەیە لە ناویە بە ناو ڕەنگەکانە تێدەپەڕێ و کاتێک بە ناو ڕەنگەکانە لە ناوە تێدەپەڕێ ئەو ڕەنگانە لە ناو تاریکیەکانە وەکو یەکوان بەڵام کاتێک کە ئەو بە ناویانە تێدەپەڕێ سوورەکە زیاتر سوورەتەکەی دەردەکەوێت نازنامەکەی نیشان دەدا شینەکە بە ئامان شێوە سەوزەکە بە ئامان شێوە و نەتەوەی بوون لە ڕاستیە ئەوکو ئەم ڕووناکیەوەیەوە ئیتنیەکان وەکو ئەو شێوازانەی دەرکەوتنی ئەم ڕووناکیەوەن ینی ئەو ڕەنگانەی کە ئەم ڕووناکیە وەری دەگرێت کاتێک بە ناو ئیتنیەکان تێدەپەڕێ نەتەوە عبارەتە لە گیانبینیەکی گشتی کە ئیتنیەکان هەیەە تێگەیشتنە لە پەیوەندی لە خۆیان و لە پەیوەندی نێوان خۆیان و لە پەیوەندی نێوان خۆیانی کۆی نەتەوەکە لەگەڵ دەرەوە و ئەم تێگەیشتنە بۆ ئەم پەیوەندیانە وای کردووە کە ئەوانە ئەم یەکبوونە لە تێگەیشتنە ینی هەمان تێگەیشتنیان هەیە بۆ شتەکان ئەمە وای کردووە کە ئەوان نەتەوە من لەبەر ئەوە ئەم نەتەوەی بوونەی ئیتنیەکان لە ڕاستیا لە فۆرمەکانان نییە لە کولتورە جیاوازەکانان نییە بەعەکسەوە بەبێ کولتورە جیاوازەکان ڕۆحی نەتەوە خۆی ئاشکرا ناکە و لێرەشەوە هەر ئیتنیەک ئازاد دەبێت کە ئەو ڕۆحە بە ڕەنگی خۆی ئاشکرا بکە و کاتێکیش ئەوەی کە وا دەکا من هونەرەکەی کرمانجێک و هونەرەکەی سۆرانیەک هونەرەکەی لوڕێک بە هونەری خۆم بزانم ڕەبتی بەو شتە ناوەکیەوە هەیە بەو واتایانەوە هەیە بەو مەشاعرانەوە هەیە کە لوڕیانە گزارشیان لێ دەکرێت یا هەورامیانە یا سۆرانیانە یا کرمانجیانە یا زازاکیانە ئەمەی کە گزارشتی لێ دەکرێت هەمانە یانی هەر خۆیەتی یانی نەتەوە لە ناو ئیتنیەکانە هەر خۆیەتی بەڵام کاتێ بە ناو ئیتنیەکان ناتێ دەپەڕێ کۆم بە کۆمەڵێ ڕەنگی جیاواز خۆی ئاشکرا دەکات وە لێرەوە پەیوەندی ئیتنیەکان لەگەڵ یەکا هەرگیز پەیوەندی بەرز و نزم نییە پەیوەندی سەر و خوار نییە پەیوەندی لەگەڵ یەک بوونە و ئیتنیەکان لەگەڵ یەکان و ئەم لەگەڵ یەک بوونە و ئەم جۆرە لە پەیوەندی نەتەوەی نێوان ئیتنیەکانە و هەر پەیوەندی نەتەوەی نێوان ئیتنیەکان نییە پەیوەندی نەتەوەی نێوان تاکە ئیتنیەکانیشە و تاکێکی سەر بە ئیتنیەک لەو ئیتنیانە کە پەیوەندی دەگرێت لەگەڵ تاکێکی سەر بە ئیتنیەکی تر ئەو پەیوەندیە نەتەوەیە ئەو تێگەیشتنە گشتیە ڕێکی دەخات یعنی کرمانجێک و زازاکیەک و هەورامیەک لە ڕێگەی زمانەکەیانەوە لە یەکتر تێناگەن لە ڕێگەی ئەو معنایانەوە لە یەکتر تێدەگەن کاریەکە بە زمانی خۆی دەڵێ لە ڕێگەی ئەو مەشاعرانەی کە لە ناویان نهان هەر یەکە با جۆرێک شێوەیەک گزارشتی لێ دەکات و بۆ ئەوەی یعنی بگەین بەمە لە ڕاستیا دەبێت شێوازەکان تێپەڕێنی یعنی بۆ ئەوەی کە نەتەوەییە بیبینی لێرەوە ئیتر واتای نەتەوە واتایەکی ترە لە ڕاستیە و ئەم واتایە بەرامبەر دەبێتەوە لەگەڵ واتای نەتەوە لە سەردەمی مۆدێرنە چونکەوا بە لۆجیکێکی ترە و پەیوەندیانە دامەزراون کە تەواو جیاوازە لەو لۆجیکە کوردی کە ینی پەیوەندیە ئیتنیەکان ڕێک دەخا نەگەر پەیوەندیە ئیتنیەکان پەیوەندی یەکە کولتوریەکانیش ڕێک دەخا بۆ نمونە پەیوەندی زمانە کوردیەکان ڕێک دەخا و کە ئەلێرەوە کێشەی ستاندارد بوونی زمانی کوردی بە ستانداردکردنی زمانی کوردی دروست دەبێت و منە لە هینەکەی ترا بڵێنە سیمینارەکەی ترا یا گفتوگۆکە هەڵ دەدەم ئەگەر توانیم لەبارەی لێرەوەی تر بچمە سەر یەکە کولتوریەکان ئەو یەکە کولتوریانەی کە هەن و کێشەکانیان چییە بۆ نمونە
ببورن ئەو نەریتە کولتوریانەی کە هەن یانی ئێستا زمان نەریتێکی کولتوریە هوەر نەریتێکی کولتوریە تەنانەت فەلسەفەیە عێرفان ئەمانە هەمووی کۆمەڵێن نەریتی کولتوری جیاجیان کە هەن و وەکو بڵێ لە ڕێگەی ئەمانەوە ئێمە دەتوانین باس لە نەتەوە بکەین و لەبەرەوە نەتەوە بەبێ کولتورەکان نییە و کولتورێکی ژنیە کۆمەڵێک کولتورە فۆرمی کولتوریە بەڵام بۆ یەک کولتور کە گزارشی لێ دەکرێت لە ڕێگەی و فۆرمە کولتوریانەوە و کولتورێکی ئەم کولتوریان کولتورێکی عەقلیە ینی کولتورێکە یا دەکرێت پێ بڵێن کولتورێکی کە ڕوحی و کولتورە نەتەوەیەکە کولتورێکە ڕوحیە کولتورێکە هیچ تاکو فۆرمە مادیەکەی وەرنەگرتووە کاتێک کە فۆرمە مادیەکە وەردەگرێ بەڕ کۆمەڵی ڕەنگوەری دەگرێت بەڵام ئەو لە خۆیان یەکە یعنی فۆرمەکان جیاوازن کولتوریەکە فۆرمە کولتوریەکان جیاوازی دروست دەکەن